حالتان باش سەرەتا بە خێراتنی کەناڵی کوردانەکەم من نام ڕێژان ئازاد ڕەشیدە لە شاری ستۆمایلسە دەژیم لە جەزیرەی شێلان نزیکەی 8 ساڵە لە وڵاتی دانمارک ژیم ئێستا حالیان من لە گمنیاشەم دەخوێنم لە لایەکی تریشەوە بەعزە جارێک مێژووی کوردی یەکەمە زمانی دانمارکی وەکو بڵێن شۆڕشێک. لەبارەی مێژوو ئازیاتر لەبارەی کەرکووک ئەینووسی یاخود لەبارەی کوردستانەوە؟ وەڵای من دەربارەی کوردستان بڵێن بێگومان هەموو کوردستان بەعامە نەک بەس شاری کەرکووک بەڵام بە شاری کەرکووکیش تۆزە شتم نووسیوە بەس من بە کورد بەعام هەموو هەر چوارپاچی کوردستانانی هەموو کوردێک نەک بەس شاری کەرکووک ئیتر هەر بڵێن چەند هەزار ساڵەوە پێش کورد چۆن هاتۆتە ئەم دنیاەوە بڵێن لە چه شارستانەیەک ژیاوە و چۆن حکمی ئەو ناوچەی کردووە و هەتا ئەم ڕۆژەی ئەمڕۆ. کێ هاندەرتە بۆ ئەمەی کە بتوانی تۆ کامرت 19 ساڵە بتوانی کە هینە تەرجمەکەی تۆ بۆ لەغەیەکی دەنمارک کێ هاندەرتە لەسەر ئەو شتە؟ وەڵا تا ئێستا کەس بە ڕەسمی تەشجیعی نەکردووم بڵێن ئەو ئیشە خۆمێکم تا ئێستا کەس خۆم بە هینی خۆم بڵێن بە پشتی خۆم توانیمە ئەو ئیشانە بەجێبەجێ بکەم. هیوادارم هەموو خەڵکانی کورد یەتە دی بەڵام بە شەرتێک کە هەموو کورد یەکگرتوو بێت یەک فکرەی هەبێت فکرەی نەتەوەی بەو شێوەیە نەک ئەمە بڵێن یەکێتی بێ ئەوە پارتی بێ ئەو ئیسلامی بێ ئەوە پەکەکە بێ ئەو دیموکرات هەرکەسە بۆ حیزبی خۆی هەوڵدادن بەپێی من بە بوتانی من هیوادە کورد وا باشە کە بتوانێت خەڵکانی بێنێتە دی هەمیان یەک ڕایان هەبێت ئەویش کوردستانی بین نەک بڵێن ئەمە خەڵکیەوەی ئەوە خەڵکیەوەیە. هیچینێک تێ بۆ کوردستان بۆ مثلا بۆ دوا ڕۆژێک کە شتێک لە کوردستان ببێ شتێ بۆ کوردستان خزمەتی وڵاتەکە بێگومان ئەوە خەوێکی زۆر بڵێن هینی گەورەیەکی منە کە لە دوا ڕۆژە بتوانم نەتەوەی کورد وا پێشکەوتوو بێت کە یەکێک لە پێشکەوتوترین نەتەوە بێت لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە بێگومان خەوی هەموو نەتەوەیشی لاوێشی کووردە وەکو برادر کوردەکانن هەتاوکو ئێستا کەسیان هەڵیان ناوە وەکو کوردایەتی بیکەن مثلن بۆ وڵاتی خۆیان بۆ کورد تێ بکۆشن یاخود شتێ کە تۆ ئەیکەیت؟ وەڵای تا ئێستا هیچ کوردێک لەگەڵ من ئیشی نەکردووە بۆ ئەو بڵێن کە پلانێک دانێن بۆ دوا ڕۆژ کە ئینشەڵا شارێکی گەورەمان هێنا لەم وڵاتە بڕۆینە کوردستان شتێکی گەورە بکەین بۆ میلەتی کورد بەڵام هیچ کەسێک تا ئێستا نەبووە بڵێن وەکو من کوردێک لەگەڵمان ئیش کات یعنی هەموو ئیشەکانی من بە تەنیا بووە بەڕاستی تر بەعزێ کەسێک تۆزێ هەندێ برادەر بڵێن هەندێ کەسوکار تەشجیعیان کردن ئەویش کەم بووە بەڵام قسەم کردووە بۆ چەند برادەرێک ئیترەوان زۆر شتەکان پێ گرنگ بوو شتەکان پێ خۆش بوو کە ئینشەڵا لە دوا ڕۆژ پلانێک دانێن لەگەڵ چەند برادەرێکی کورد کە بتوانین شتێک بۆ نەتەوەکەمان بکەین بۆ کوردستان بکەین دەوڵەت ئیتر توانیمان نەمانتوانێت ئەبێ هەموو کوردێک بۆ یەکگرتوانە بێ ئەو ئیشە بکات. رشتەی مەکتەب و ئەو شتانەت یانی چیەکەی بە چێوە مەشغوڵی زیاتر بەنووسی لەگە برادەر؟ وەڵای بەعزە جارێ زەحمەتە زۆر بڵێن دەستم خاڵی بێت بڵێن بتوانم مێژووی کوردی بکەمەوە دانمارکی تر ئەبێ سعی بکەم چونکە کاتێکیش وەختم هەبوو بڵێن لە عوتڵانان زۆر ئەو ئیشاکەم یاخۆ چمە شوێنێک لەگە بەرادەران و دوای مەکتەبی تر وەکو گەنج چۆن ژیانێ باتە سەر منیش بەو شێوەیە بڵێن نەچین بۆ مەسباح بۆ لای برادران بۆ سینەما بۆ بڵێن بۆ حەفلێ بەو شوێنان ئیتر کەی وەختیشمانم بوو بەعزە جارێک ئەچین بەڵێ ئیشەکەی خۆمەکەم بە شێوەیەکی ڕێکپێکی. لەم شارەیە چەند عائیلەی کوردی تیا بەس ئێوە تیا؟ وەڵا دووسێ عائیلەی کوردی تیا جاران زۆرتری تیا بوون ئیتر باریان کرد ئیتر شارێک تریش هەیە لە تریشمانەوە شاری ڕەنگستەوە بە دانمارک ئیتر لێ کوردی زۆر لێ کلوبی کوردی لێ ئیتر خێزانەکان کۆبینەوە بەعزە جارێ بە مناسبەتێکەوە کوڕی جەژنی نەورەس کۆبینەوە خێزانەکانی تر دوایەوە هەڵپەرکێ و شایی و زۆر خێزان نانەهێنن خواردنهێنن لە قاعەیەکە هەمومان دانیشتین پێکەوە تر بۆ شێوەیە کوردەکان کۆبنەوەی
تر هەموو گەنجێک بەداخەوە زمانی کوردیەکی زۆر بەهێز نییە تر ئەوش بۆ دایکی باوکیان نەگەڕێتەوە تر دایک و باوکی هەرگیز مێژووی کورد بڵێن هیچ شتێک دەربارەی کورد فێری مناڵەکانیان ناکەن ئەو زۆر هەڵەتە زۆر شتێکی هەڵێ هیوادارم داوا لە هەموو دایک و باوکی کوردی یەکەم کە بتوانن هەر لە بچکۆلیەوە فێری کوردیاتیانکەن تا ئەو ڕۆژی کە خۆیان بەرداوام بن بڵێن فێرە بن ئەوە زۆر گرنگە چونکە ئێمە لەم وڵاتە ژین و نەزانین دەربارەی زمانی خۆمان و کولتوری خۆمان و مێژی خۆمانیتەوە بە چییە کوردیت ئەو شێوەیە تر هەموو گەنجێکی زمانی کوردی نازانیت تر هەیە باشترەوە هەیە و تۆزێ زایفترەوە هەر لەگەڵ دوو کورد لەگەڵ یەک دانمارکی قساکەن بەو شێوەیە تر بە کوردیەکە قسە ناکەن دوو گەنجی کورد بەرامبەرەی تر لێرە وایە تر بەداخەوە باشە وەکو یەک ساڵەمەوە بۆ گمناشێن دوا ڕۆژت حەزەکەی دوای گمناشێن بۆچی بخۆین بچ حەزم لە ئابووری سیاسی ئەمەیە لە زانکۆی دانیمارک لە بەشی کۆمەلگا و ئابووری بخوێنم کۆمەلگاش چۆن بڵین وەکو بڵین سیاسێت و مێژ ئەم شتانی تیە چەند ئەم هیوایەتە پێکە وەکو سیاسی یاخۆ بۆ ئەم هینە بخوێن چۆن ئەمەیە کە ئەو شادە گەورە و ئەو شادە شتم هەبێت کە بتوانم لە دوڕژە بۆ میلەتەکەم شتێ بکەم یعنی بەبێت بەدەست بەبێ هین نەڕۆمەوە بڵین هەروە هیچم نەکرد بێت هەوڵ دەی لێرە کە شتی زانستی ئەمە فێربی شتی باشیان لێ فێربی شتە باشەکەیان بڕێ لە کوردستان بۆ میلەتەکەت بەکاری بێن یعنی باشە وەکو خێزانەکەت یا وەکو ئائیلەکەت بڵین دایک و باوکت هاندەرت دەدەن بۆ ئەو شتە مزنەکە تۆ ئەیکەی دایک و باوکم بەڵێ زۆر تەشجیع منەکەن کە من شارێکی گەورە بێنم ئیتر ئەوان عیلاقیان نییە من بڵێن چی بخوێنم ئەو شتانەی کە من وتمە پێت وەکو ئابووری کۆمەلگای زۆریان بەدڵە تەشجیعیش مەکەن ئیتر زۆر سپاسیانە شانازی پێواکرێت کە کوردێک شارێکی گەورەی هەبێت ئیتر زۆر کوردی شێ سەرکەوتووە بەڕاستی شانازی پێوەکرێت کوردی هەیە شاری گەورە هەیە کورد هەیە ئیتر کوردی شێ بەداخەوە بەعکسەوە ینی بەعکسەوە کە هیچ نییە هەر ئەسوڕێتەوە لەم ناو دایک باوکیشان هیچ عیلاقیان نییە بەسەریانەوە من داوا لە دایک و باوکانەکەم کە تەرجیعیان بکەن کە فێریان بکەن لە مناڵیەوە کوردستانی بن و ئەتر نەڵێن کوردێک خەڵکی کرماشامێ بڵێ من خەڵکی ئێرانم کوردێک خەڵکی کەرکووک سلێمانی بێ بڵێ من خەڵکی عێراقم یاخود کوردێک دیاربەکری ئورفە بێ بڵێن خەڵکی تورکیام یاخود خامشلی بڵێ سووریام ئەوە زۆر غەڵەتە بەو شێوەیە وا لە کێشەکەی ماکە کە بە هیچ شێوەیەک دەوڵەتی کوردی دروست نەبێت 150 مشکلەکانی خۆمانە بۆی هەموو کوردێک لە نادڵی خۆیەوە کوردێکی نەتەوەی بێت کوردێکی کوردپەروەر بێت ینی مێژی خۆی بزانە شانازی پێوە بکات چونکە ئێمە نەتەوەیەکین بەڕاستی مێژومانەگەڕێتەوە بۆ 10,000 ساڵ پێش ئێستا ئەبێ شانازی بۆ بکرێت ئێستا ڕاستە دەوڵەت نییە بەڵام شکرانی خوش بکەین کە پارچێکی کوردستان ئازادە داوا لە هەموو کوردێکەکەم نەتەوەی بێت ئەوە لە ڕێی من سەرکەوتووە بێت بۆ نەتەوەکە لە کۆتاییدا ئێمە هیوای سەرکەوتن بۆ خوازن بەناوی کوردان تیڤیەوە هیوای سەرکەوتنێکی گەورە بۆ خوازن هیوادارین هەردەم سەرکەوتوبی پێشکەوتوبی بۆ نووسینی مێژووی کوردی کە بتوانانی تەرجمەکەی پێ بۆ دانیمارک لە کۆتاییشدا هەر شتێک تیار پێشنیارێکی هەیە منی زۆر سپاسیەوە کەم کە ئەم مازێتتان کێشا هیواداری سەرکەوتوتان بۆ خوازم بۆ کەناڵە جوانەکەتان کوردان تیڤی کە زۆر ئێحتیمالەدا بە گەنجان و هیوادارم بەرداوام بن کە زۆر هەوڵ دەن کە ئیشکەم بۆ گەنج زۆر سپاسانەکەم باشە خواحافیز زۆر سپاس